قاسملو کارێزما دیبلۆمات و ڕێبەرێکی تاقانە. مێژووی هاوچەرخی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پڕە لە ناو ئەو ڕێبەرانەی هەموو ژیانی خۆیان لە پێناو کوردایەتی و تێکۆشان و چارەسەری پرسینەتەوەی گەلەکەیان تەرخان کردووە. کەمیشنین ئەو ڕێبەرانەی لەو ڕێگایەدا گیانی خۆیان بەخت کردووە و ناویان لە خەبات و کۆنەستی گەلەکەیاندا بووەتە ڕەمز. بەڵام لە نێو ئەو گەلە ئەستێرەیەدا خۆرێک بە تاقانەی دەدرەوشێتەوە و سیمایەک کە هەر بەتەنیا ناوەکەی لە ئاستی جیهاندا پرستیژ و ئیعتیبار بە کورد و بزوتنەوە سیاسیەکەی دەبەخشێت. عەبدوڕەحمانی قاسملو ئەو ناوە ناسرا و هێمانەتەوەی و خۆرە درەوشاوەیە کە لە سەدەی 20دا و لە پانتایی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکەوت و نەتەنیا تین و گوڕی بە بزوتنەوەی کورد لەو بەشانی کوردستان بەخشی، بەڵکو بەهۆی کەسایەتی بەرز و توانە هەمەلایەنەکانی لە بوارەکانی سیاسی و زمانزانی و دیبلۆماسیدا پرسی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک پرسی گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بە دنیا ناساند. عەبدوڕەحمانی قاسملو لە ساڵی 1930 زاینی لە شاری ورمێ لەدایک بووە. ئەو کوڕی محەممەدخانی قاسملو کەسایەتی سیاسی بە ناوبانگی ناوچەی ورمێ بوو کە بەهۆی پێگە و پلە و پایەی بەرزی کۆمەڵایەتی نازناوی وسوق و دیوانی پێدرا بوو. قاسملو قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شارەکانی ورمێ و تاران بڕی. پاش تەواوکردنی قۆناغەکانی خوێندن لە ئێران بۆ بەردەوامی لە خوێندن چووە تورکیا و لە لقی کۆمەڵناسی زانکۆی ئیستانبولدا ناونووسی کرد. بەڵام پاش چەند مانگمانەوە لە تورکیا چووە فەڕەنسا و لە زانکۆی سۆربۆنی فەڕەنسا درێژەی بە خوێندندا. قاسملۆی لاو لەو ماوەیە کە لە فەڕەنسا بووە بۆ یەکەم جار و بە هەوڵی ئەو هاوکاری چەند قوتابی و خوێندکاری دیکەی کورد کۆمەڵەی خوێندکارانی کورد لە ئەوروپایاندا مەزراند. بەڵام بەهۆی گوشاری دەوڵەتی حەمەڕەزاشا بۆ سەر فەڕەنسا قاسملۆ پاریسی جێهێشت و ساڵی 1949 وەک یەکەم بورسیەی ئێرانی یەکێتی نێونەتەوەی خوێندکاران چووە پراگ و لەوێ درێژەی بە خوێندن دەدا. قاسملو لە ساڵی 1950 زاینیەوە زۆر جار وەک نوێنەری خوێندکارانی ئێران بەشداری لە کۆبوونەوەی ڕێکخرا و خوێندکارانی جیهاندا کرد و هەروەها لە کۆنفرانسی فیدراسیۆنی جیهانی لاوانیشدا کە لە بۆدا پێست بەڕێوە چوو نوێنەرایەتی خوێندکارانی ئێرانی کرد. قاسملو دوای وەرگرتنی لیسانسی زانستی کۆمەڵایەتی و سیاسی گەڕایەوە ئێران و خەباتی سیاسی بەکردەوەی خۆی دەست پێ کرد. لەو سەردەمەدا لە نێوان حەزبی دیموکراتی کوردستان و حەزبی تودەی ئێران هاوکاری سیاسی و تەشکیلاتی هەبوو و قاسملۆش وەک ئەندامی حەزب لە چالاکیە سیاسیەکانی حەزبدا بەشدار بووە و لە تاران نوێنەرایەتی حەزبی دیموکراتی دەکرد. پاش کودەتای ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1332 1953 و بوشار بۆ سەرهێزە چەپەکان ناچار گەڕاوە مەهاباد و لە ژیانێکی بەنهێنی و دوور لە چاوی ناوەندە هەواڵگریەکانی حەمەڕەزاشا خەباتی ژێرزەمینی خۆی درێژە پێدا و هەروەها بەرپرسیارەتی دەرکردنی ڕۆژنامەی کوردستان زمان حاڵی حەزبی دیموکراتی کوردستانی گرتە ئەستۆ. قاسملۆ ساڵی 1955 گەڕاوە چیکۆسلۆڤاکیا و لە زانکۆی پراگ درێژەی بە خوێندنی ئەکادمیدا. ساڵی 1957 دیسان بۆ تێکۆشانی نهێنی گەڕاوە ئێران، بەڵام ئەم جارە دەست بەسەر کرا و دوای ڕزگاربوونی لە دەست هێزەکانی حکوومەت گەڕایەوە پراگ. ساڵی 1958 پاش شۆڕشی ئەیلول و بژانەوەی بزوتنەوەی کورد هاتەوە باشووری کوردستان و هەوڵی ڕێخستنەوەی ڕێزەکانی حەزبی دیموکراتدا. بەڵام لە سۆنگەی ململانێ نێوەخۆیەکانەوە لە ساڵی 1960 لەلایەن دەوڵەتی عێراقەوە لەو وڵاتە دەرکرا و بۆ جاری سێم گەڕایەوە پراگ و لە خوێندنی زانکۆ بەردەوام بوو هەتا بڕوانامەی دکتۆرای لە زانستی ئابووری سیاسیدا وەرگرت. کوردستان و کورد کە دکتۆرانامەکەی دکتۆر قاسملو بوو ئێستاژ یەکێک لە دەوڵەمەندترین و سەرەکیترین و سەرچاوە زانستیەکانی ناسینی پرسی کورد و جوگرافیای سروشتی سیاسی و کوردستانە. دکتۆر قاسملو پاش وەرگرتنی دکتۆراکەی وەک مامۆستای زانکۆ لە پراگ خەریکی گوتنەوەی وانەکانی ئابووری سەرمایەداری و ئابووری سۆسیالیستی و تیۆری گەشەی ئابووری بوو. ئەو سەردەم و قۆناغە لە ژیانی دکتۆر قاسملو سەردەمێکی زێڕینە بۆ ئەزموونی زانستی و پەیوەندیە سیاسیەکانی ئەو. لەو سەردەمەدایە وەک یەکێک لە کەسایەتیە سیاسیە چەپەکانی جیهان لە تیۆریەکانی مارکسیستی ورد دەبێتەوە و بڕوای پێداچوونەوە بەو سیستەمە فکری و سیاسی و ئابووریە تێدا پتەو دەبێت. هاوکات لەگەڵ ئەو فەیلسوف و کەسایەتیەکی وەک بێرنشتاین کە لە تیۆریە سیاسیەکاندا بە مارکسیستە ریفۆرمخوازەکان ناویان هەیە. دەست بە پێداچوونەوە بەو سیستەمە فکری و سیاسیە دەکەن. دکتۆر قاسملوش لە داوێنی شاخە سەرکەشەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە نووسینی کورتەباسێک لەسەر سۆسیالیزم و وێڕای ڕەخنەی سۆسیالیزمی مەوجود سنووربەندی لەگەڵ ئەو جۆرە سۆسیالیزمە دەکا و ئەو خوێندنەوەی وەک ئامانجی دواڕۆژی حەزبەکەی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران دەچەسپێنێت. دوو دەیە لە قۆناغی هەرە زێڕینی ژیان و خەباتی دکتۆر قاسملو. ساڵی 1970 و پاش دەرکرانی بەیاننامەی 11 مارس
و ڕێکەوتنی ڕێبەرانی بزوتنەوەی سیاسی کوردستانی عێراق لەگەڵ دەوڵەتی ئەو وڵاتانەی دەرەتانی چالاکی سیاسی لە کوردستانی ئێران ڕووی لە زیادبوون کرد. دکتۆر قاسملوو بۆ ڕێخستنەوەی ڕێزەکانی حەزبی دیموکراتی کوردستان گەڕایەوە باشووری کوردستان. دکتۆر قاسملوو لە کۆنفرانسی سێهەمی حەزبی دیموکرات وەک ئەندامی کۆمیتەی ناوەندی و پاشان وەک سکرتێری ئەو حەزبە هەڵبژێردرا و لە 2 دەیەی کۆتایی ژیانی سیاسی خۆیدا لە هەموو کۆنگرەکانی حەزبدا هەتا کاتی تیرۆرکرانی بە زۆربەی دەنگ وەک سکرتێری حەزبەکەی هەڵبژێردرا. تایبەتمەندیەکی گرنگی دکتۆر قاسملوو لەوەدا بوو ئەو هاوکات لەگەڵ ئەوەی توانی بووی بە پشتبەستن بە توانە سیاسی و هزریەکانی خۆی وەک کەسایەتی سیاسی پلەیەک لە ئاستی جیهاندا بسەلمێنێ هەوڵ بۆ نێونەتەوەی کردنی پرسی کوردیش بدات. هەر بۆیە لە زۆرێک لەو کۆڕ و کۆبوونەوە سیاسیانەی لە ئەوروپادا کە بۆ پرس و ڕاوێژ بانگەش دەکرا پرسی کوردی وەک پرسی سیاسی و مرۆیی نەتەوەیەکی بێ دەوڵەت دەهێنایە بەرباس و هەوڵی ڕاکێشانی سەرنج و پشتیوانی کەسایەتی و ناوەندە سیاسیەکانی بۆ لای پرسی کورد دەدا. هەوڵە سیاسیەکانی دکتۆر قاسملوو لە ناساندنی خەباتی ڕەوای گەلی کورد بووە هۆی ئەوەی دەرگای ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵی سۆسیالیستدا بکرێتەوە لە تریبۆنی ئەو ڕێکخراوە جیهانیەوە دەنگی خەبات و بزوتنەوەی سیاسی کورد بگەێنێتە هەموو کەلێن و قۆشببوونەکانی جیهان. هەر بەدوای ئەو هەوڵانەشدا بوو کە حەزبەکەی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران وەک یەکەم حەزبی کوردی بووە ئەندامی ئەو ڕێکخراوە نێونەتەوەیە. دکتۆر قاسملوو لەو قۆناغە لە ژیانی سیاسیدا توانیت ببێتە مەعماری بەنێودەوڵەتیکردنی پرسی کورد و لەگەڵ دیبلۆماتە گەورەکانی جیهان بۆ نمونە دانیێل میتران و فرانسوە میتران، سەرۆکۆماری فەڕەنسا و ئەحمەد بن بللا، سەرۆکۆماری ئەلجەزائیر و زۆر کەسایەتی سیاسی دیکە پەیوەندی زۆر نزیک دابمەزرێنێت و پرسی کورد لە پرسێکی ناوچەیەوە بکات بە پرسێکی جیهانی. کەسایەتی سیاسی دکتۆر قاسملوو کاتێک زیاتر دەردەکەوێت کە لە زمان سیاسەتمەدار و بیرمەندە غەیری کوردەوە دەیبیستین. دکتۆر فرێدریک تێسۆ، کۆنسۆلی پێشووی فەڕەنسا لە هەرێمی کوردستان دەربارەی دکتۆر قاسملوو دەڵێت: هەموو ئەو ماوەی من هاوکاری شۆڕشی کوردستانم کردووە بە بۆنەی کەسایەتی قاسملووەوە بووە. قاسملوو یەکەم مامۆستای من بوو و قەت نەبووە من شتی لێ فێر نەبم. ئەو بۆ منی فەڕەنساوی سەرچاوەیەکی زانست بووە. یان پرۆفیسۆر فیلیپ پۆلانژی دەڵێ قاسملوو ئاکادیمیسیانێکی ناسراو، مرۆڤێکی پراگماتیست، سەرۆکێکی پارتیزان، سیاسیەکی بە ئەخلاق بووە. مێهدی خان بابا تەهرانی کە سەرۆکی یەکێتی خوێندکارانی چەپی ئەوروپا بووە لە کتێبی بزوتنەوەی چەپ لە ئێراندا دەڵێ لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێراندا هیچ کەسایەتیەک نەبووە هەموو هێزە سیاسی و لایەنە چەپەکانی لەسەری هاودەنگ بن کە وەک سەرۆک کۆمار هەڵی بژێرین. تەنیا یەک کەسایەتی هەبوو کە هەمووان پێیان وابوو شانی ڕێبەرایەتی ئێرانە، ئەویش دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بوو. بەڵام چونکە کورد و سونی بوو پاشگەز بووینەوە، سیاسیەکانی ئێران گوتیان چۆن ڕێبەرایەتی ئێران بە کوردێکی سونی بسپێری. ئەو ڕێبەرە بەوەجەی کورد، ئەو دیبلۆماتە لێ هاتووە کە کێشەی کوردی ڕۆژهەڵاتی کردە بابەتێکی جێگای سەرنجی سیاسیەکانی ڕۆژئاوا. بەداخەوە ڕۆژی 13 ژوئیەی 1970 زاینی بەرامبەر 22 پوشپەڕی 1368 هەتاوی و لە تەمەنی 59 ساڵیدا لەلایەن دیبلۆمات تیرۆریستەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە سەرمێزی وتووێژ لە شاری ڤێنی پایتەختی نەمسا تیرۆر کرا و گۆڕستانی پێرلاشیز لە پاریس تەرمی پیرۆزی ئەوی لە ئامێز گرت. بەڵام خەونەکانی بوونە خولیای دەیان ملیۆن کورد و لە هەموو بەشەکانی کوردستان وەک چۆن لە ڕاپەڕینی ژینادا هیچ خۆپشاندان و کۆڕ و کۆبوونەوەیەک و هیچ دیوار و پلاکاردێک نەبوو کە تێیدا نەگوترێ و نەنووسرێ قاسملوو قاسملوو ڕێگات درێژەی هەیە.